بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بەڕێزان و خۆشەویستان، مرۆڤ ئەو کائینەیە کە بەردەوام گفتوگۆ دەکا. ئەوەی کەوا مرۆڤ لە زیندەوەرانی تر جیا دەکاتەوە زمانە، گفتوگۆکردنە. بەڵام لە گفتوگۆکردندا ئەزمموی ژیانی خۆم و خوێندنەوەی کتێب و تۆی بەڕێزیش دڵنیام هاوڕای لەگەڵمدا کە هەمومان دەڵێن پێویستە کاتێککە قسە دەکەین، کاتێککە گفتوگۆ بە یەکەوە دەکەین، ڕەچاوی ئەم خاڵانە بکەین. خاڵی یەکەم، ڕەچاوی شوێن بکەین. ئەلمەکان، شوێنی گفتوگۆ. کاتێک گفتوگۆ بە یەکەوە دەکەین، پێش هەموو شتێک، پێش قسەکانمان بەڕێزان باس سەیری ئەوە بکەین ئەم شوێنە بە کەڵکی گفتوگۆکردنی ئەم بابەتە دەیاننا. بۆ نمونە، لە شوێنێکە سیمینارێک هەیە، لە زانکۆیەکە سیمینارێک هەیە، ئەو خەڵکە هەموو دانیشتون لە کۆڕ و سیمینارێکە. لە ماڵی هاوڕەیەکت میوانی، لە ماڵی خزمێکت میوانی بە بۆنەیەکەوە بێ یان هەر سەردانێکی ئاسایی بێ و تۆ و ماڵ و منداڵ و کۆمەڵە خەڵکی لێیە. لە نووسینگەی کارکردنی، مۆزەفێکی لە شوێنی فەرمانگەکەت لەگەڵ هاوڕەکان لە ژووری کارکردندای یان لە نووسینگەی کۆمپانیایەکی وەزیفەیەکت هەیە. لەناو ئۆتۆمبیلدای، ئێستا تۆ لێرەوە دەچی بۆ سلێمانی، لە هەولێرەوە بۆ سلێمانی، لە سلێمانی بۆ کەرکووک، یان لە فڕۆکەدا لە وڵاتێک دەڕۆی بۆ وڵاتێکی تر، یان لە ناو هۆڵی پرسەدا کە لە هەندێک شوێن هێستا هۆڵی پرسەکان ماوە، لە مزگەوت بیان لە هۆڵی تردا خەڵکێکی زۆر دانیشتووە قورئان دەخوێندرێ، ئیتر فاتیحادا دەدرێت، دەخوا لێی خۆش بێ، خەڵک هەڵدەستێتەوە. لەم شوێنانەدا نابێت دانیشی باسی موشکیلە و حەلی موشکیلە بکەیت. وەڵاهی ئەمانەمان هەموو بە چاوی خۆمان بینیوە کە ڕەچاوی ئەم شوێنە ناکرێ. معقول نییە دوو کەس لە ناو پرسەخانەیەکە سەر بە یەکەوە نێن و کێشەیەک باسکەن و بیانەوێ حەلی ئەم موشکیلەیە بکەن لە شوێدا، لە شوێنێکە کە هۆڵی پرسەیە. بەڕاستی جێگەی خۆی نییە لە ماڵی هاوڕەیەکت دانیشتووی کۆمەڵە خەڵکانێکی تریش بە بۆنەیەک بە سەردانێک لەوێ کۆبوونەوە، تۆ لەگەڵ کەسێکە سەر بە یەکەوە نێو چرپە چرپ و بتەوێت کێشەیەکی گەورە لەو کۆڕی دانیشتن و میوانداریەدا حەلکەی. ئەزانی چەند ناڕەحەتم، زۆر جار خۆ دەپارێزم لەوەی کەوا لە تەنیش کەسێکەوە دانیشم. بەخواست زۆربەی جا من لێرە لە هەولێرەوە چوومە سلێمانی، لە پاسا لە تەکسیدا گرفتاری ئەوە بووم. کەسێک مشکلەیەکی خێزانی دوور و درێژی هەیە. ئەم ڕێگایە 3 ساعت و نیو ئێمە لە ئۆتۆمبیلا بووین. ئاخر برایەن، ئەوە ئەگەر تەکسی بێ چەند نەفەرێکی تری تێدایە، ئەگەر پاس بێ 13 بۆ 14 نەفەری تر هاوسەفەری تۆیە. هەیە پێویستی بەخەوە، هەیە گوێ لە شتێک دەگرێت، هەیە کتێبێک دەخوێنێتەوە، کابرا دێتە تەنیشتەوە حتا دەگەیە سلێمانی ئەم کێشەیە تەواو نابێ. دەنگ هەڵ نابڕی گوێ دێنێ، دەنگ هەڵ دەبڕی مافی کەسانی تر پێشێل دەکەی. وەی خۆزگە ئێمە ئەو وەعیەمان هەبوویایە. لە فڕۆکەشا بینیومە، لە فڕۆکەشە کابرا حتا دەچێتە هین هەموو خەڵک سەیری دەکا بە دەنگی بەرز بە تایبەت کوردەکەی خۆمان و میلەتانی تری عەرەبی جوان قسەیە دەکەن، یعنی دەنگ بەرز دەکەنەوە، باسی کێشە دەکەن. خەڵکانێکی مستەقف و ڕۆشنبیریش دەبینی بۆ خۆی ڕۆژنامەیەکی پێەیە، یان سەیری مۆبایلەکەی دەکا، یان تر خەڵ بردوێتیەوەیان خەوتووە، هیچ بێدەنگ چەند جوانە، حەزەکەی وەکو ئەوانە بی. بۆیە ئاگامان لە شوێن بێ، لە شوێنە باس ئەو شوێنانە گونجاو نین. تۆ کێشەیەکت هەیە، خەڵک گوێی لێت دەبێ، یان خەڵکانی تر ناڕەحەت دەکەی. ئاگاداری ئەوە بە بەڕاستی خۆزگە بە خۆماندا بچینەوە، لەم شوێنانەدا گفتوگۆ نەکەین و هەر کەسەمان لە ئاستی خۆماندا بە بێدەنگی دانیشین. لە ناو مزگەوت داوی لەبەر چاوی خەڵکە نابێ باس لە بابەتێکی خلافی بکەی. ئەرێ فاتیحا بە مردوو دەگایاننا، ئەرێ دەستنوێژ لە ژنی خۆت دەشکێیاننا، چونکە مزگەوت شوێنی عیبادەتە، مزگەوت شوێنی هێمنایەتیە و ئەم بابەتانە زانایان ڕێی جیاوازیان هەیە. هەموو زانەکانیش ڕێیەکانیان لەسەر سەر و سەرچاوانە، هەمووی بە بەڵەی قورئان و فەرمودەش قسەکانیان دەکەن. بۆیە نابێت لە مزگەوتە خەڵکانێک جاری وە ئیمام و مەمومەکان لە ناویەکە دوو گروپ بەیەکەوە ئەکەونە دژایەتی یەکتر 50 چۆ دەجوڵێنی، هەبوو لەسەر 50 جوڵانن خەری بۆ لە تەحیاتە دوای سەلامدانەوە بگژیە کاچن. ئەمە شوێنی ئەوەیە مناقەشەی ئەم بابەتە خلافیانی لەسەر بکەی. ئەو بۆ دەست ئاوا دەگری، ئەو بۆ دەست ئاوا ناگری، ئەو بۆ 50 دەجوڵێنی و ئەو بۆ مەمەستا اللهم رب هذه الدعوة التامة خوێند و ئەو دەڵێ ئەو بیدعەیە، ئەو دڵە قنوود ناخوێنەوە، دەست ناگرێ، ئەو دەست بەردەداتەوە. لە کاتێکە ئەمانە هەموو ڕێی زانایانی ئیسلامی لەسەرە.
خۆزگە بڕیارمان بدایە مزگەوت بەو شوێنە ئارامە پیرۆزەی کە ئارامی دڵ و دەرونی تێدایە قەت بابەتە خلافیەکانمان نەوروژاندایە و تەنانەت وتاربێژی مزگەوتیش لە ناو وتاری هەینیدا قەت ئەو بابەتانی کە زانایان خلافیان لەسەری هەیە و وەڕێی هەمووان ڕاستە بۆ میلەتی هەر باز نەکردایە هەر پێویست ناکە من کابرایەکەم شافعی مەزهەبم ئەتوانم عیبادەتەکانم لەسەر ڕێنمایەکانی پێشەوە شافعی ڕەحمەتی خوای لێبێ کە لە قورئان و سونەی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم وەریگرتووە بە دڵنیاییەوە پێشەوە شافعی زۆر لە من باشتر لە قورئان و فەرموودە تێگەیشتووە بەڵام گەنجێکی لەسەر پێشەوە ئەحمەد دەڕوا لەسەر مەزهەبی ئەو لەسەر پێشەوە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ کار دەکا بۆچی برایەتی موسڵمانمان تێکدەین بۆچی لە مزگەوتە ئەم بابەت و گفتوگۆ و مناقەشەیە دروستکەین ئەگەر زۆر مەبەستت بوو لە دەرەوەی مزگەوت بە هادی و بەهێمنی لە شوێنێکا لەگەڵ یا دانیشە بۆیە مەکان واتە شوێن بۆ گفتوگۆکردن زۆر گرنگە ڕەچاو بکرێ دووەمیان بەڕێزان ئەززەمان کات بابەتێکی درێژ و ئاوچێژ نابێت لە پێنج خولەکدا باز بکرێت چونکە ناگەی ئەنجام نابێت تۆڕەبی و بچی کێشەی کچەکەت و زاواکەت حەل بکەی لە کاتی تۆڕەیدا ئێستا هەیە لە ماڵەوە زۆر پەست و تۆڕەیە کاتێکەوە بیستوێتی کچەکەی تەلەفۆنی بۆ دایکی کردووە عازیەکی هەیە ئەم زەمەنی تۆڕەبوونی تۆ وەختی ئەو نێ بڕۆی بۆ ماڵی زاواکەت وەڵاهی زۆر جار ئەوە تا خواب پەناماندا و یا ڕەبی خوابمان پارێزێ ئێستا خەڵک هەبوو خۆ لەم شارانی کوردستاندا پێویست ناکە برین بکولێنینەوە هەموو لایەتانە زاوا خەزوری خۆی نەکوشت زاوا خەسووی خۆی نەکوشت ژنی خۆی نەکوشت یان بە پێچەوانەشەوە خەزورمان نەبینی زاواکەی خۆی کوشت ئەمە ئەنجامی چییە؟ کێشەکان ئەوەندە گەورە نەبوون بەس بە تووڕەیی بەرەو یەک چوون خەزور لە ماڵەوە بە تووڕەیەکی لە ڕاددە بەدەر بە دڵێکی پڕەوە چەکیش بەدەستەوە چۆتە بەرامبەر زاواکەی وەستاوە لەو کاتەدا ئەم بە یەک هەڵپڕژانە ڕوودەدا بابەتەکانیش ئەوەندە گەورین کێشانی چارەسەرکردن نەبن یان زاواکە بە تووڕەیەوە چۆ خێزانی لە ماڵی باوکی بێنێتەوە خێزانی تۆراوە قەیچێکە خۆ لە ماڵی خەڵک نییە لە ماڵی باوکی تۆشە ماڵی خەزور ماڵی باوکتە مەحرەمی تۆیە خەسوو دایکتە وابزان لای دایک و باوکی خۆتن فەرقی چییە کەچی زاواکە زۆر بە تووڕەیەوە ئەم زەمەنە شوێنی سەردانی ماڵی خەزورت نییە بچی خێزانت دەست بگری و بیهێنیتەوە هەموو ڕووداوەکان من بینیون کە کارەساتی خوا پەناماندا چەند دڵتەزێنی تیا ڕووداوە نابێ قازی لە کاتی تووڕەییدا حکمی خەڵک بکە خۆ قازی بۆچی دانیشتووە دادوەر حاکم بۆچی دانیشتووە لەسەر ئەو مێزی دادگەریە دانیشتووە بۆی دادی نێوان خەڵک بکە بەڵام کاتێک کە قازی هەستی کرد تووڕەیە دادوەر هەستی کرد ئەویش مرۆڤە برا وەکو من و تۆ گۆشت و خوێن و دڵە هەستی کرد تووڕەیە قازی نابێت لەو کاتەیە حکم بکە ئەبێ بڵێ ئەمڕۆکانە ناتوانە حکم بکەم ئەم زەمەنە کە من تێیدا عەسەبی و تووڕە بووم لە بابەتێک پەستم هەر بڕیارێک بدەم ڕاز نییە بۆیە نامەوێت بڕیاری ناڕاست بدەم ئەوە گەورەیە بۆ ئەو قازیەکە و جەلەسەیە بەجێ دێڵێ جاری وایە خەریکە قامەت دەکرێ و یەکێ دەڵە فڵان شتەوانیە خواگە لەگەڵی بکەی بۆ مناقەشە و قسەی لەگەڵکەی جەماعەتەکەت دەفەوتێ ئەم زەمەنە کورتە کەماوە مەجالی ئەوە نییە گفتوگۆی بابەتێکی لەسەر بکەی یعنی خەریکە قامەتەکە کراوە نوێژدا ببەستێت کەسێک بابەتێک لەگەڵ باز دەکات ئەمە بە نیو ساعتیش کۆتایی پێنایە دەڵێن جارێکیان مەولەوی شاعیری گەورەی کورد دەژێڕنەوەڵەن دەستنوێژ دەگرێ و کابرا دەڵێ پاڵتۆکەت پڕیشکە خوڕی پێوەیە و نوێژی پێوە نییە عەزیزم مامۆستا کابرا ئاوا پێ دەڵێ کابرایەک دەڵێ بە مەولەوی کە دەستنوێژ ژیراوە و خەریکە قامەتی نوێژ دەکرێ مامۆستا نوێژدا دەبەستێ بە ئیمامەت ئەڵێ مەولەوی مامۆستا ئەم پاڵتۆیەت قوڕی پێوەیە تکایە بی شۆوان ئەنجا نوێژی پێوە بکە بەخوا ئەم ئەرزە خاوێن نییە و دیارە هەموو سەگ و شت بە سەریادا ڕۆ دەیکا بە بابەتێک مەولەویش زستانە زۆر ساردە مزگەوتیش ساردە خێرا پاڵتۆکەیدا دەنێ و دەڕوا بۆ سەفی جەماعەتەکە و نوێژەکەی دەکا ئەو کەسەی کە هاوڕێی مەولەوی شاعیر دەبێت دەڵێ قوربان بۆچی خۆت سەرما بردوو کرد بۆچی بە قسەی ئەو پیاوەت کرد خۆ تۆ بۆ خۆت عالم و زانای کە قوڕی ڕێگە پەڕڵەیەک ئەگە شتێک بەر پانتۆڵەکەت کەوێ بەر شڵواڵەکەت کەوێ بەر پاڵتۆکەت کەوێ دیارە پاڵتۆکەی مەولەوی درێژ بووە هیچ زەرەرێکی نییە ئەمە پاک و خاوێنە تینی شاریعە خوڕی ڕێگاوبانە لە زستانە هەر حەرەجێکی لەسەر نییە مەولەوی فەرمووی وەڵڵی ڕۆڵی جان دەزانم وایە بەڵام وا قامەت کراوە نوێژدا دەبەسرێ بەخوا هەتا ئەم ئەحکامە شەرعیەم بۆ کابرا ڕوون دەکردەوە بۆم باز دەکرد و قەناعەتم بۆ دەکرد قەناعەتم پێ دەکرد کە پاڵتۆکەم بێ نوێژ نییە و نوێژی پێوە بکەم بەم قوڕەوە ئاساییە
والله جەماعەتەکەمان دەفەوتە بۆیە یەکسەوتم قوربان ڕاست دەکەی پاڵتۆکەم داناو چوم جەماعەتی خۆم ڕێک و پێ کرد و لەو مناقەشە زیادە خۆم لادا و خێری ئەڵڵاه ئەکبەری نوێژدا بەستنیشم لەگەڵ ئیمامە لە دەست نەچوو بۆیە دەبێ ئاگامان لە خۆمان بێ لە هەندێک زەمان و کاتە هەندێک قسە هەرنەیەکەی باشترە هەرچەند قسەکە ڕەوایە بابەتەکە تەواوە بەڵام بەڕاستی زەمانی نییە سێمیان ئەلئینسان ئەو کەسێکەوە قسەی لەگەڵ دەکەی ئایا ئەو مرۆڤە شایەنی ئەوەیە ئەم بابەتەی لەگەڵا بوروژێنی بەڕێزان هەموو قسەیەک هەموو بابەتێک هەموو وتارێک بۆ هەموو کەس نابێ بخوێندرێتەوە ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێب بەناوبانگەکەی خۆیدا کتێبی ئیحیاء علوم الدین کە مامۆستای گەورە و پایەبەرزمان جەنابی مامۆستا شێخ موحسینی موفتی بەڕاستی لە 11 بەرگە زۆر بە جوانی کردوویەتی بە کوردی کتێبی ئیحیاء علوم الدین ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ بە ناوی ژیاننەوەی زانستەکانی ئاین جەنابی مامۆستا شێخ موحسینی موفتی کردوویەتی بە کوردی ئەو کەسی کە بیەوێت سوودمەند بێ لێی زۆر بە جوانی کراوە بە کوردی لە کتێبی ئەحیادا ئیمامی غەزالی لە بەرگی یەکدا لە لاپەڕەی 71دا دەفەرمێ كل عبد بمعيار عقله وزن له بميزان فهمه حتى تسلم منه وينتفع بك وإلا وقع الإنكار لتفاوت المعيار دەفەرمێ كل عبد بمعيار عقله بە پێوانەی عقلی هەر کەسێک هی خۆی پێوانەی عقلی ئەم فڵان کەسە ئەمەندە هەڵدەگرێ و بۆی بچێشە بە میزانی عقلی ئەم مرۆڤە تێگەیشتنی ئەو ژینگەی تیا پەروەردە بووە ئەو خێزانی تێیدا بەخێو کراوە ئەو ڕەفیقانی هەڵسو کەوتیان لەگەڵا دەکا ئەو شارێک کە لێی دەژی ئەو بارودۆخی کەوا تیا خوێندووە ئاستی خوێندەواریەکەی ئاستی ڕۆشنبیری و تێگەیشتنەکەی ئەمانە هەموو هەڵسەنگێنە ئەمجا قسەی بۆ بکە ئێستا تۆ کاتێک کە کەسێک بابەتێکی زانستی فیزیای نەوەوی بۆ باسکەی کابرایەکیش بە حیاتی فەقیرە هەر شار و بەرەشی نەدیوە هەر دوو کۆدووی هەرەوە تا لێک دەکاتەوە باسی گرد و گەردی لەو ئەتۆمی بۆ بکەی بەخوا بەس قسەکانت خەسار بووە ئەمە پێویست ناکە کابرایەکیش لە زانکۆیەکی ئەوروپی ئەمریکی خوێندوێتی تۆ باسی نیسک و نۆکچاندن و ئەوانەی بۆ بکەی بەخوا بەس کاتت بە فیڕۆداوە ئەبێ ئەو کەسە عەقڵەکەی بیچێشی بیپێوی بۆ ئەوەی کەوا بزانی لەگەڵ چێدا قسە دەکەی ئینسانەکەش زۆر گرنگە لە علومی ڕەوانبێژیدا لە علومی بەلاغەدا دەڵێ مطابقة الكلام لمقتضى حال السامعين ئەو قسەی کە دەیکەی لە ئاستی گوێگرەکاندا بێ ئێستا وتاری هەینی ژوایە وتاری هەینی تۆ لە گوندێکا دەیخوێنیەوە زۆری فەرقەلەوەی کەوا لە قەزایەکا دەیخوێنیەوە وتار لە قەزایەکە لە مزگەوتی گەورەی قەزایەکی چەند سەد و هەزار ماڵیدا دەخوێنیەوە زۆری فەرقە لەگەڵ ئەوەی کەوا لە شار و سنتەرێکی گەورەی شارە دەیخوێنیتەوە چونکە ئاستی گوندەکە ئاستی ڕۆشنبیری خەڵکەکە لە یەک نزیکە و تێگەیشتنی ژینگەیی و جوگرافیەکەیان یەکە بەڵام لە شارێکە زۆر فراوانترە هەر لە کەسێکەوە کە نەچۆتە قوتابخانە ڕێزی تایبەتیمان هەیەوە پێیانڵێن نەیخوێندووە نەخوێندەوارە هەتا پرۆفیسۆرێک لە ناو وتارەکەی مامۆستادا دانیشتووە لە منداڵێکەوە تا کەسێکی بەتەمەنی تێدایە ئافرەتان دێنە مزگەوت و گوێ دەگرن کەواتە وتارەکە دەبێت ئەوەندە گژیر بێ بەقەدەر هەمویان تێرکە هەر یەکە بەشێکی خۆیان بدە بۆیە مطابقة الكلام لمقتضى حال السامعين زۆر شەرتە ئەم کەلیمانە ئەم وشەیە کە دەیڵێ لە ئاستی تێگەیشتنی گوێگراندا بێ بۆیە پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان من دڵنیام کاتێکە لە مەجلیسێکا قسە دەکەی پێش ئەوەی قسەکانت بکەی و بابەتەکەت باسکەی ئەبێ سەیری دانیشتوانی مەجلیسەکەکەی ئەمانە لە چ بابەتێک تێدەگەن من جارێکیان تووشی ئەوە بووم باسی یونس پێغەمبەرم کرد سەلامی خوای لەسەر بێ کاتێککە باسی یونس پێغەمبەرم کرد لە وتارێکە ئەمە تقریباً 2000ەکان دواتر لە دانیشتنێکە بەڕێز دەوتی وەڵی مامۆستا لەوە چێ غەیبەتی تۆمان کردبێ و تومان لە مامۆستا کۆمەڵە شت باز دەکا بەڕاستی عەقڵ نایگرێ وتم بۆ وتی وەڵاهی لەم جومعەی ڕابردوودا باسی حەزەتی یونس پێغەمبەرت کرد سەلامی خوای لەسەر بێ باسی حوتت کرد وتت حوتی وا هەیە ئەوەندە گەورەیە و هەر زمانی تەنێک دەبێ و هەر بەچکەکەی 2000 کیلۆ دەبێ و ئیتر ئاوا دەمی کردوتەوە حەزەتی یونس خۆی من دەڵێن قورئان وایە بەس یعنی شتی ئاوا گەورە هەیە تۆ
تۆ وتت تۆ مامۆستا شەماڵی مفتی باسی ئەوەی کردووە بە ڕەحمەت بێ کە ئەو کاتە مامۆستا شەماڵ مابوو گۆڤارێکی زانستی هێناوە مامۆستاکەی نیشانی داوە کە سارەیەک شۆتە ناودەمی حوتەکەەوە وتی وەڵڵی هەر هەمومان کوتمانە شتیوانە قەت شتیوا خوای گەورە شتیوا گەورەی دروست نەکردووە یان ئەمە لەوانەیە هەر تایبەت خوای گەورە بە حەزەتی یونس پێغەمبەر سەلامی خوای لەسەر وەکو موعجیزە ماسێکی وای گەورەی حوتێکی دروست کرد بێ ئەینا لە دنیادا شتیوانە من دیقەتمدا ڕاست دەکەن ئەو کابرایانە لە شوێنێکا فەقیرە گەورە بوون خەڵک بە تەنەکە لە کانی ئاوی هێناوە هەر بەحریشی نەدیوە هەر بەحریشی گەورەی نەدیوە چ جای ماسی نەبینیوە لە 2-3 کیلۆ گەورەتر بێ چ جای حوتێک سارێک بچێتە ناودەمیەوە بە هەزاران تەن کیلۆ تەن بێ یعنی وتارەکەی من هەڵە لە منەوە بوو کە وتارێکم خوێندبەوە لەگەڵ ئاستی ڕۆشنبیری و ژینگەی ژیانی ئەو کەسانەدا نەدەگونجە بۆیە بەسەر خۆتدا دەشکێتەوە بۆیە وتارەکانیش قسەکانی تەنانەت لاو مەدیسیش کتێبێک بە کەسێک دەبەخشی بێ سیرکەی ئاستی ڕۆشنبیری و خوێندەواری و تێگەیشتنی ئەم کەسە بۆ ئەو کتێبەت چییە تۆ کتێبێکی فەلسەفی وشک بدەیت بە گەنجێک کە لەوە چێت تا نۆی بنەڕەتی خوێن بێ شەشی ئامادەی تەواو کرد بێ یان ئەوەندەشی نەخوێن بێ تەقەی سەری لەم بابەتانە دێ بەڕاستی غەدر لێ کردووە کتێبەکەشت خەسار کرد و مێشکی ئەویشت وێران کرد بۆیە قورئانی پڕبەرەکەت و بەخشش ئێمە لە مانگی قورئاندای مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان مانگی قورئانە هەموو شتێک لەم قورئانەدا هەیە کۆی ئەوەی کە باسم کرد لە یەک ئاەتی قورئانە پەروەردگار دیاری کردووە سوورەتی النەحل ئاەتی 125 دەفەرمێ ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن تو بانگواز بکە بۆ لای خۆدنا بۆ لای پەروەردگارت بە حکمت بە موعظەی حەسەنە وجادلهم بالتي هي أحسن ها سێ قۆناغی دیاری کرد ئیمامی ابن القیم ڕەحمەتی خوا لێ بێ لە تەفسیری قەییمدا لە لاپەڕی 344 دەفەرمێ جعل الله سبحانه وتعالى مراتب الدعوة بحسب مراتب الخلق بانگوازکردن بۆ دینی خوای پەروەردگار خوای گەورە دابەشی کردووە بە پێی مرۆڤەکان یەکەمیان المستجيب الذكي الذي لا يعاند الحق ولا يأباه يدعى بطريقة الحكمة أو كسي كواجد بۆ دەگرێ ئینسانێکی زیرەکە ئینکاری حەق ناکە بە تەواوەتی ئامادەیە گوێت بۆ بگرێ بە حکمت قسەی لەگەڵ بکە قورئانی بۆ بخوێنەوە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم قولی زانایان شتی زانستی یەکسە بڕوات پێ دەکە ئەمە حکمەتە دووەمیان والقابل الذي عنده نوع غفلة وتأخر يدعى بالموعظة الحسنة وهي الأمر والنهي المقرون بالترغيب والترهيب كسك كهندق غفلتي في وديارة بون مناك آفرتك خشكك بريزة سفورة حجابي نكردوها لشكي نكردوها بلام نوش دكا يعني لم بوارو غفلتي هي أبيت توتشيب كي بموعظەی حەسەنە موعظەی حەسەنە یعنی چی یعنی جارێک پاداشتی ئەو کەسانەی بۆ باسکەی کە لە چک دەکەن کە حیجاب دەکەن ئاەتەکانی سوورەتی نوری بۆ بەیانکەی ئەگەر تۆ باڵاپۆش بی ئەچێ ڕیزی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کچەکانی پێغەمبەر ساڵحاتی ئەم ئومەتی ئیسلامە ئەمانی بۆ باسکە ئەمە تەرغیبە هانی دەدەی ئەوەنە هانی دەدەی بۆی دەڕازێنیەوە مشتاق دەبێ بۆ کردنی لەشک و حیجاب دومیشان تەرهیبە ئەمجا ئەو فەرمودانەشی بۆ بخوێنەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبارەی سزای ئەو کەسانەی کەوا بە دانەپۆشراوی دەچنە ناو کۆمەڵگا و جوانی خۆیان عەرزی پیاوانی بێگانە و نامەحرەم دەکەن ئەم فەرمودانەشی بۆ بخوێنەوە کە خوا چ سزایەکی لە قیامەتا بۆ داناون یەکسەر کەسەکە قەناعەتت پێ دەکا ئەمە موعظەی حەسەنە بەڵام جۆری سێمیان والمعاند الجاحد کەسێکی علمانی بێباوەڕ ئینکار یان لەسەر ئاینی غەیری ئیسلامە کەوتۆتە گفتوگۆ لەگەڵتا ئەمە براشید نەکەم ئەبێ وریابی یجادل بالتي هي أحسن قۆناغی سێیەم ئەبێ بە جوانترین شێوە گفتوگۆی لەگەڵا بکەی هەوڵ بدەی مەدیسەکە بەجێ نەهێڵێ بالتي هي حسن بالتي هي أحسن سۆزی پارێزی حرمەتی پارێزی کەسایەتی پارێزی جاروبار هەموو حەقەکانی بدە بە گوێیدا بەڵام چاکەکانی بخەبەر چاو بڵێ تۆ کەسێکی خوێندەواری کەسێکی ڕۆشنبیری من دڵنیام ئاگال لە هەموو کتێبەکانی زانست هەیە لەو تۆ چاوەڕێ دەکری ئەم ئیسلامە پاکە وەرگری ئاوا بە ئەحسەن یعنی ئەگە دووشە هەبوون جوانتر مادەم ئەم کەسە ئینکاری دین دەکا ئەم کەسە عینادە لەسەر بیر و باوەڕی خۆی سوورە تۆش دەتەوێت هیدایەت وەرگرێ
لە بینی جوان و جوانتران نابێ بە جوانەکە لەگەڵی بدەیت. جوانەکە بۆ مسلمانە ملتەزیمەکە، بەڵام ئەحسەن جوانترین وشەکان بۆ ئەم بێ کە جێگەی داخە زۆر جا دەبینین. من خۆم ئەوم بینیوە، جار هەیە ناڕەحەت بووم لەسەر تەلەڤیزۆن کەسێکی ئیسلام خواست لەگەڵ کەسێکی بێدینە دادەنیشن. کەسە بێدینەکە بڕیاری داوە کە ئیسلامی هەموو ڕەفسە، کە پێویستی نەدەکرد ئەم مێزگەدە لە بەرنامەیەکی ڕاستەوە خۆدا وەکو کەڵەشێر بە یەک هەڵپڕژەی. کەسە بانگخوازەکەش وای دەشکێنێتەوە، ئەگەر جارێک ڕووناکیەکشی لە دڵیا بە دەیکوژێنێتەوە، دەگەڕێ ئەخشەنترین وشە. جا من و توی مسلمانی جژات بەدیار شاشەکەەوە بەخوا حیای ئەو کابرای بر ئای ئەم شەو کردی بە پۆڕی خوراو. بەڵام ئەوە پێچەوانی نەسەکانی قورئانە، ئەم عینادە، ئەم ئینکارە. خواوەی نەفەرمووە فەمووی بە ئەحسەنترین وشە، ئەم ئەخشەنترین وشە، کامەی زبرە، کامەی ئابڕوبەرە، کامەی شکێنەرە. جاری وایە باسە کەسایەتی و شخصیەتە ماڵەکەی دێنێتە فەقیرە دەرەوە. یعنی وای لێ دەکە ئەگە بشێوێ لەگەڵ ئیسلامدا ئاشنابێ ئەم دەرگایشی لێدا دەخە. بۆیە قورئان دەفەرمە سەیری شوێنکە، سەیری کاتکە، سەیری کەسکە. لە ئاەتی 125 سوورەتی ئەننەحلە هەمووی بۆ بەیان کردین. گوێ لە کەسەکان بگرە، قسەکانیان هەڵسەنگێنە، قسە جوانەکانیان وەرگرە. عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، ئەمیری ئیمانداران، بەلای هەندێک منداڵ داڕۆی منداڵەکان جادەکەیان چۆڵ کرد و کۆڵانەکەیان چۆڵ کرد و ڕایان کرد. عەبدوڵڵای کوڕی زوبەیر نەبێ لە شوێنی خۆی وەستا. ئیمامی عومەر فەرمووی بۆچی تۆ ڕاد نەکرد؟ وتی قوربان تاوانم نەکردووە تا ڕاکەم و بترسم، ڕێگاکەش ئەوەندە تەسک نییە جەنابتی پێوە نەچی من جێگاکەت بۆ چۆڵکەم. ئیمامی عومەر ئافرینی لێ کرد، فەرمووی ئافرین هەڵوێستت هەبێ کوڕم، زۆر باشە. قەت لە ژیان تا کاتێک کە تاوانێکت نەکردووە، خراپەیەکت بەرامبەر بە کەسێک نەکردووە، کاکە پێویست ناکە بترسی و ڕاکەی لێی. جادەکەش ئەوەندە تەسک نییە ئیلا دەبێ ئەم شوێنم بۆ چۆڵکەی. ئەزانی قسەی ئەم منداڵە بۆ مەسئولینی نامەسئولینی ئەم سەردەمە ڕاستە بۆم کوردستانە. ئەم جادە 4 سایت هەیە. سیدەکەی کاکی بەرپرس خەتی سەریعی گرتووە، سارێک لە پێشەوە هەر فولایی لێ دەدا و فیق و هڕ و ئەوانە دەڵێ لادە ئێبا بە خۆش ئەم جادە فراوانە من لە سایدی خۆم دەڕۆم، ئەو لە سایدی خۆی دەڕۆدە، تۆش وەک ئەو خەڵکە بڕۆ، تۆش هاوڵاتی لەسەر شەقا. پێویست دەکا ئیزعاجم کەی فولایتم بۆ لێدەی وەڵام مانعی نییە لەوانێ بشت کوژێگە لاانەدەی بڵێ تیرۆریست بخۆی بە سارەکەمان دەتەقاندەوە. وەکو عەبدوڵڵای کوڕی زوبەیر دەبێ هاوڵاتی فێر بێ. بەڕێز حرمەت لەسەر چاوم، بەڵام تاوانێکم نەکردووە ڕاکەم و جادەکەت بۆ چۆڵکەم. جادەکەش هەر یەک تۆز نییە، من لادەمە ئەم سوچەوە و نەخۆشت پێ نییە و ئیسعاف و ئاگرکوژێنەوەت پێ نییە. ئیتر بۆ ویست دەکا من سایدەکەت بۆ چۆڵکەم، تۆ ئەم فیڕ و هڕ و لاید لێدان و هۆڕن لێدانم بەسەرا بکەی. ئەبێ خەڵکیش ئاواوەعی هەبێ، خەڵکی زمانی بکرێتەوە بەرامبەر بە بەرپرسان. تۆ نە ئاگرکوژێنەوەی نە نەخۆشی خەتەرت پێیە، وەکو هاوڵاتیشی ئاسایی و سادا لە شەقامی خۆتدا بڕۆ، شەقامەکە فراوانە و جێگەی هەمومان دەبێتەوە. چەند کەسێک خەریکی صحیحی بوخاری بوون، صحیحی بوخاری مسلمیان دەوەردەکردەوە، وەکو ئێستا مسلمانانەکەن الحەمدوللا لە کوردستانە بۆ خۆیان لە مزگەوتێکا بەیەکەوە دادەنیشن، خوای گەورە بیان پارێزێ. صحیحی بوخاری لە ئەوڵەوە بۆ ئاخر دەخوێننەوە. چ بەرەکەتێکی خوایە، بەخوا ئەم کوردستانە بەهۆی ئەوانەوە بەرەکەتی بەسەرا دەبارێ. ئەڵە کابرایەک دڵڕەش خۆ بە زلزان چوو ڕەخنەی لێگرتن، وتی مامۆستا ئەمە هەر نەبڕایەوە ئەم صحیحی بوخاری مسلیمە ئەم فەرموودە خوێندنەوەیە، خەڵک گەیشتە سەر مانگ تازە ئێوە صحیحی بوخاری دەخوێندنەوە. مامۆستاکە پیاوێکی ژیر و عاقڵ ئەزانێت چۆن قسە لەگەڵ ئەم کابرا ڕەخنەگرەدا دەکا. فەرمووی مامۆستای بەڕێز لە خزمەت فەرموودەکاندا فەرمووی کاکەی گیان ئەوەی تۆ دایڵەی شتێکی خراپ نییە و ڕاستە، بەڵام چوونە سەر مانگ و مەریخ چوونی دروستکراوە بۆ لای دروستکراوە. ئەم مرۆڤە دروستکراوی خوایە، چۆتە سەر مانگ و مەریخ ئەویش هەر دروستکراوی خوایە. بەڵام ئێمە دەمانەوێت بەهۆی صحیحی بوخاری مسلیمەوە بگەین بە دروستکاری زەوی و ئاسمانەکان. ئەوەی ئێمە زۆر پێشکەوتوترە، بەخوا وەڵامێکی بەهێزی داوەتەوە ڕەحمەتی خوای لێبێ. تۆ هەرچی ساڕۆخی دنیا بنێری بۆ سەر مانگ و مەریخ کە نەشن ناردوە، کابرای بێدینیش بەخوای چی نەکردووە، هیچ شوێنی نەدینی و بەس لە گۆڤار ڕۆژنامەیە یان لە تەلەڤیزۆن نابیستویەتی. تۆ هەرچیەک بکەیت لە دروستکراوی و دەچێت سەر دروستکراو. بەڵام ئێمە دەمانەوێت بەهۆی فەرموودەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم بگەینە دروستکاری ئاسمانەکان و زەوی و بەسەربەرزی لە قیامەتا بە خزمەتی بگەین. پیاوێک بە ئەبوو حەنیفەی ود ڕەحمەتی خوای لێبێ قوربان ئەگەر لە ئاوێکا مەلەم دەکرد، لە حەوزێکا لە شوێنێکا خۆم دەشت، ئایا ڕووبەرەوە قیبلە بکەم، پشت لە قیبلە بکەم، تەنیشتم لە قیبلە بکەم؟ ئیمام ئەبوو حەنیفە فەرمووی لەو کاتانەدا شەرع پێت دەڵێ ڕوو لە جلەکانت کە، کاکە جلەکانت لەو چۆڵەوانێدا بایەکێک نەیان بە
لاتێک بێ و پەلاماری جلەکانت داجا لەو دەشتا لەو کانی و ئاوەدا بەڕووتی بێتە دەرەوە خەڵک وازانی شێتی بۆیە ئاگاد لە جلەکانت بێ گرنگنی ڕوو لە قیبلەیان لە پشتت لە قیبلەیە شەرع دەڵێ ئاگاد لە جلەکانی خۆت بێت لە هەمووی باشترە ئاهی وایە پرسیار دەکات پرسیارەکانی بەڕاستی بێتامن کاکە ئاگاد لە خۆت بێ ئاگاد لە ماڵ و منداڵەکەت بێ ئاگاد لە جلوبەرگی منداڵەکان بێ ئاگاد لە جلوبەرە شەرعەکەی خۆت بێ پێویست ناکە پرسیارە بکەی کە بابەتێکی سونەتیە لەولاوە ئاگاد لە فەرزێک نەبێ و لە فەرزەکە بێ ئاگابی دەڵێ پیاوێک کە چووە ماڵەوە ژنەکەی تووڕە بوو ڕووی گرش بوو پیاوەکەش زۆر زانا بوو ئالەم کاتەدا ئەمیش تووڕە بێ و شەڕێک و ئاژاوەیەک بڕیار بدا ئەڵێ پیاوەکە بە ژنەکەی ود ئەزانی ئافرەت خۆشەویستەکەم هاوسەرەکەم تۆ یەک کەسی ترم لە تۆ جوانتر بینیوە تۆ دووەمین کچی جوانی ئەم سەرزەوی کە بە چاوی خۆم بینی بێتم ئافرەتەکە بە ئاگا هاتەوە ئافرەت قەت پێی خۆش نییە یەک کەس لەو جوانتر بێ لە لای مێردەکەی بە ئاگا هاتەوە لە خەوی غەفڵەت بەخەبەر بووە وتی چێ یەکەمەکە یعنی من دووەم بم ئەی یەکەمەکە چێیە پیاوەکە بە زەردەخەنە و زمانی شیرینەوەتی وەڵڵا تۆی بەڵام کاتێک کە زەردەخەنە لەسەر لێوت بێ کاتێک ئەوە بە ڕووگرژی دەتبینم دەبی دەبی بە دەرەجە دوو ئەگەر دەتەوێت هەر دەرەجەیەکی جوانیەکانی هەموو عالەمبی لە بەرچاوی من تخوا قەت با بە ڕووگرژی نەتبینم بە هەمی شەڕوت کراوە بێ چ ئامۆژگارێکی جوانی کرد ئەم ژنە چۆن قوبوڵی دەکات بەخوا جارش کە ڕووی گرژ ناکاتەوە لێی تووڕە نەبوو نەیشکان سەرزەنشتی نەکرد پیاوێک پرسیاری لە شێخ محەممەد غەزالی کرد ئیمامی غەزالی نا شێخ محەممەد غەزالی کە لەم ساڵانی ڕابردوو وەفاتی کرد وتی قوربان حکمی نوێژنەکەر چییە ئەکوژرێ سژن دەکرێت چی لێ دەکرێت ئیمام شێخ محەممەدی غەزالی ڕەحمەتی خوا لێ بەناوبانگ بانکخوازی بەناوبانگ فەرمووی کاکە حکمی نوێژنەکەر ئەوەیە دەستی بگری ئامۆژگاری بکەی بیهێنی بۆ مزگەوت فێری نوێژکردنیکەی وتیان فەرمووی ئاوا وتی بەڵێ من وەکو ئیمامی مزگەوت وەکو خەتیبی مزگەوت وەکو داعی و بانکخواز بڕیارم ئەوەیە حکمی نوێژنەکەر لە لای من ئەوەیە ئامۆژگاری بە زمانی شیرین بە هاندان بە هاتوچۆکردنی ماڵی هێنانی بۆ یەک نوێش دواتر هێنانی بۆ دوو نوێش یەکەم جا بێنە بۆ مزگەوت بەس بۆ جومعە دوای ئەوە بڵێ بە نیۆڕوانێک عەسرێکیش کە لە بازار بووین بەیەکەوە بچین دوای مەغریبێک دواتر ڕەمەزان بیهێنە وەڵا وردە و لە فێری نوێشکردنی دەکەی فەرمووی نەحن دوعات لا قوضات ئێمە دەبێت خۆمان بناسین خۆمان بناسین ئێمە بانکخوازین نەک دادوەر نوێژنەکە دەکوژین یان ناکوژین شەرعی بۆ داناوە بانکخواز ئیشی ئەوەیە حکمی نوێژنەکەر لە لای منی مەلا ئەوەیە بانگی خەڵکی نوێژنەکەر بکەم بیێنم بۆ مزگەوت و بۆ ڕێگەی خۆ فێری نوێژکردنی بکەم ئەگەر هەمومان ئاوا قسە بکەین چاو هەڵسەنگاندن بۆ شوێن بۆ کات بۆ کەس بکەین والله هەموو گفتوگۆکانمان بەرهەمدار دەبێ و لە قیامەتە بەرهەمی دێ دەبینینەوە ئەینا بە پێچەوانەوە ڕنج بە خەساری ئەم دنیا دەبین خوا نەخواستە و لە قیامەتیشە لەسەری قەرزدار دەبینەوە خی گەورە زمانمان پاراوکە بۆ قسەی حەق و گوێیەکانمان بکاتەوە بۆ قسەی ڕاست و ببینەمای هیدایەت بۆ خۆمان بۆ ماڵ و منداڵمان بۆ دەوروبەرمان بۆ تێکڕای موسڵمانان خی گەورە هیدایەتی ئێمەش و هەموو موسڵمانان و ئیمانداران بدەی بۆ باشترین ڕێگا کە سیرات المستەقیمەکەی خۆتە و ڕێبازی خوا و پێغەمبەرە صلی الله عليه وسلم آمين والحمد لله والصلاة والسلام على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته.